ئەگەر سەیری ئەم داتاشوێ بکەین ئەبینین ئێمە لە هەولێر و سلێمانی لە دوهۆک لە هەڵەبجە ئەم فۆکەس گروپانەمان گرتووە و ئەگەر سیر بکەین لە هەولێر 8 بەشداربوو هەبووە و لە سلێمانی 9 بەشداربوو هەبووە و لە دوهۆک 8 بەشداربوو هەبووە و لە هەڵەبجە 9 بەشدار بووە تە بە کۆی ئەو گروپەی کە ئێمە قسەمان لەگەڵا کردون و گفتوگۆمان لەگەڵا کردوون 34 بەشداربوومان لە هەر چوار پارێزگاکە دواندووە. تەبعی هۆکارەکان لە پارێزگایەک و بۆ پارێزگایەکی تر تا ڕادەیەک لە هەندێک شتە ڕەنگە لە تەفاسیلە تۆزێک جیاواز بێ بەڵام تقریبەن ئێمە کە لە دوای ئەوەی کە بۆچوونەکانمان پوخت کردوانێ هۆکارەکانمان لە چەند هۆکارێکە کۆ کردوتەوە. مەسەلەیەک لەو هۆکارانەی کە لە هەموو پارێزگاکانە جەختی لێکراوە وەکو هۆکارێکی سەرەکی دانراوە بۆ بایکۆتی هەڵبژاردن ئەویش نەمانی متمانەیە لە نێوان دەنگدەر و نخبەی سیاسی دەسەڵاتدارە. تەبێ ئەمە بە هۆکاری جیاواز مەسەلەیەکێک لە هۆکارانەی کە باسی ئەکەن و قسەیان لەسەر کردووە ئەویژەوەیە کە ئەو کاندیدانەی بەڵێن ئەدەن و کاندیدانی لە کاتی بانگەشەکانە بەڵێن ئەدەن لە دواییە کە هەڵبژاردن تەواوە بێت ئەو بەڵێنانە بەو شێوەیە نابەنەجێ ناکەنە واری جێبەجێکردنەوە. هۆکارێکی تر هەڵبژاردنەکان پاکو بێگەردین و ساختەکاری تێدا ئەمە یەکێکی ترە لەو هۆکارانەی کە لە هەر چوار پارێزگاکە و هەر چوار فۆکس گروپەکە جەختی لەسەر کردوێتەوە کە مەسلەی ساختەکاری یەکێکە لەو هۆکارانەی کە هاوڵاتیانی سار کردوێتەوە بەوەی کە هەڵبژاردن خەڵکێکی زۆر سار ببێتەوە لە هەڵبژاردن و بەشداری لە هەڵبژاردنانە نەکات. هۆکارێکی تر مەسلەی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانە کە بە شێوەیەکی گشتی بێمتمانەیەک دروست بووە بەرامبەر بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئەویش بەوەی کە بە یەک مەسافە ناوەستێ لەگەڵ هەموو حیزبەکانە لەگەڵ هەموو کاندیدەکانە و لە هەمان کاتا بە شێوەیەکی پیشەیانە لە ماوەی ڕابردووە چکە ئەم کۆمیسیۆنی کە دادێت کۆمیسیۆنەکە هێشتاکە تاقی نەکراوەتەوانێ بەڵام لە کۆمیسیۆنەکانی پێشووە هاوڵاتیان ئەو سەرنجیان لەلا هەیە کە کۆمیسیۆنەکان سربەخۆنین بێلایەنین و تا ڕادەیەک لایەنگیری ئەو هێزاناکەن کە دەسەڵاتدارن. یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە خەڵکێک پێی وایە کە هەڵبژاردن ناتوانێت گۆڕانکاری لە ژیانی ئەواندا دروستکە. تەبعی ئەوە مناقەشێکی زۆر هەڵەگرێ سەبارەت بەوەی کە خودی گۆڕانکاری مەبەست چییە لە گۆڕانکاری ئایا ئێمە چیمان لە هەڵبژاردن ئەوێ و لە راپۆرتەکەشمانە کە ئەم ڕۆڕایە گەێنین لەم راپۆرتەیە ئێمە باسمان لەوە کردووە کە تێگەیشتنێک هەیە بۆ هەڵبژاردن ئەویژەوەیە پێی وایە هەڵبژاردن ئەتوانێت هەموو شتێک بکە یاخود هەموو شتێک بگۆڕێ کە پێم وایە خەلەلێک لەو بیرکردنەوە هەیە و ئێمە لەسەر ئەو پرسەش زۆر ڕاوێستاوین و لەگەڵ ئەندامان و بەشداربوانی فۆکس گروپەکە قسەمان کردو و ئەوانی زۆر ڕێیانداوە دواتر کە ئێوە ئەم راپۆرتە بگرن بیخوێندنەوانێ تەفاسیل وردەکاری زۆر تێدایە بەڵام ئێمە لەبەر کەمی ماوە تەنها شتە ڕئیسەکانە خەینە ڕوو. تەبعی یەکێکی تر لەوەی کە هەڵبژاردن لە عێراق و لەرمی کوردستانی شا بەڕاستی هەڵبژاردنێکە تەنها ڕووداوێکی ناوخۆیی نییە بەڵکو ڕووداوێکە دەوڵەتانی ئیقلیمی و دەوڵەتانی دەرەوە بە شێوەیەکی گشتی دەستی تێخن بۆی ئەمە جێکیچکە لەو هۆکارانەی کە هاوڵاتیانی سار کردوێتەوە دەنگدەران سار بوونەتەوە لەوەی کە بەشداری لە هەڵبژاردن نابکەن. زۆر بۆچوونێکی تر کە جەختیان لەسەر کردەوە بەشداربوانی فۆکس گروپەکە ئیژەوە بکە ئەڵێن ئێمە هەڵبژاردنەکان پێشوەخت ئەزانین چێ دەرەچێ و چێ دەرناچێ و ئێستاکەس لەم کاتەیە ڕەنگە هەندێک قسە باز دەکرێت بەوەی کە کورسەکان دابەشکراوە پێشوەخت